دەڵێن مهنەی محامات مەسەن بابەتێکی هەستیاری وردە بەڵێ ئەمە زۆر زار قوتابەکان شایان پێم گوتین لە کەیسەکان زۆر ورد بن چونکە محامی دەبێ وردبی لە کەیسەکان. طبعا گرنگی پارێزەراتی لەوەیدایە کە هەر کەسێک ناو دادگاکان پێویستیان بە پارێزەرە، یعنی چەندین کەیسمان هەیە لە ناو دادگاکان ئەگەر پارێزەر و محامێک نەبێتن ناتوانانی ئەو حەقە بەردەست بێتن، بۆیە بوونی پارێزەر ئەرکێکی زۆر پیرۆزە کە ئینسان بەرجەستەی بکاتن و لە هەمان کاتیشدا ئێمە لەم پانێڵە تیژێکمان خستە سەر ئەوەی ئایا تا چەند شریعەتی پیرۆزی ئیسلام ڕێگەی بە پارێزەراتی داوە. ڕێگەی یعنی ئەمن هەموو جار زۆر جاریش دەڵێم ئینسان کە بیرکردنەوەی هەیە بۆ هەر کارێک دەی بیرکردنەوەیکی تەسک و تەشی نەبێتن، ئینسان بە دووربینی تەماشای شتێک بکە و بە موەسعی بە فراوانی تەماشای شتەکە بکاتن دەقەکان وەکو خۆی وەربگرن نەک بە سەطحی. ئینسان هەر ئەو فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەلام فەرمودەیەکی زۆر واضحە کە دەفەرمێتن انصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما. طبعا محامی ئەرچی ئەوەیە، محامی کەسێکی ئەمینە، محامی ئەتو کەیسەکەی خۆت پێ ئەدەی بۆ ئەوی بتوانی ئەو حەقی هەتا بۆتی وەربگرێتەوە. ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەلام باسی کردیە انصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما، بەڵێ لەگەڵ برایەکەتدا بە ئەوە مەظلومەکە دیارە، بەڵام ئەدی زاڵمەکە پێشی لێ بگرێت نەسیحەتی بکە. ئەوەیە ئەو ئەرچی چێیە؟ ئەرچی کەسانی یاساییە و ئەرچی محامی ئەو شتە بکاتن و لە هەمان کاتدا محامی پێویستە، بەڵ لە هەمان کاتیشدا محامیش پێویستی بە تەسقیفە، بزانێ ئەو کەیسەی وەرەگری تا چەند ڕێزکە یاسایی خۆی وەرەگری، تا چەند بە هونەرەکانی خۆی دەتوانی قەناعەتی قازی وەربگرێتن. ئەمە بڵێ ئێمە هەموو شتێک وایە، هەموو شتێک دوولایەنەیە، سلبیاتی ئیجابیاتی هەیە، بەڵام کەسەکە دەوری خۆی هەیە، محامی دەتوانی دەورێکی ئیجابی وەربگرێتن و دەتوانێت کەسی سلبیش. زۆر جار کە باس لە محامی خراپە ئەو کەسە باسەکەن ئەوە بە شخصە نەکرایە، بەڵام پیشەی محامی ئەوە نیە بە شخصە نەبکری، ئەوە پرۆسەیە، ئەوە نییە تایبەت بێ بە کەسێک بەڵێ فڵان ئەلیف پارێزەرە بە شخصانەی کرێ کەسی خراپە، بەڵام هەمان کاتدا کەسی باشمان هەیە کە زۆر بە جوانی ئەو مێنەی خۆی پەیڕەو دەکاتن. ولا تكن للخائنين خصيما نابي بشتي او كسانه بجرين كسي يعني كسي لسر باطل واستمكار ويعني بنا حق ما في خلش بخونس كخواي فرورجار دا او داوما ليكاكا ولا تجادل عن الذين تختانون انفسهم ان الله لا يحب من كان خوانا اثيما. سرتا بناي خوي بخشندي مهربان سپاس لو آمادەبوونتان. دیارە پیشەی محامات ئەگەر لە حدود و سنووری شەرع بێ و بە مەرج و سەوابیتی شەرعی بێ کارێکی نەکڕێگە پێدراوە لە شریعەتی ئیسلام، بەڵکو پیشەشی زۆر پیرۆزە، چکە فقەهانی ئیسلام لە یعنی بە وەکیل و وکەلاء الخصومە و وکەلاء الدعاوە لە کتاب فقهیەکاندا بە تەفسیل باسییان کردیە. ئەوەی ئەمە لێرەمە بەسمانە ئەوەیە کە بەرمەبنای ئەو فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام انصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما، پشتی براکەت بگرە چ زاڵم بیا مەظلوم. ئەوە زاڵمەکە یعنی دیارە کە مەظلومەکە دیارە کە پشتی ئەگرین و دیفاعی لێ ئەەکەین و مافەکەی لۆژ ئەدی زاڵمەکە ئەوەیە کە بی دەستی بگری بەدا یعنی وەلێ نەگەڕێ زوڵمەکەی بکە و ڕەدی زوڵمەکەی بدەیەوە. ئەوەی ئەمە ئێستا ئەبینین بەداخەوە لە کوردستان زۆر زار پارێزەرەکان یعنی پارێزەرایەتی کەسی گەندەڵکار و کەسی فاسد و کەسی زاڵم مستەمکارەکەن، یعنی خەڵک سەری لەوەیە سوڕمەی کە کەسێک لە پێناوی چەند دینار و دۆلارێک ئامادەیە دیفاع لە زاڵمێک لە قاتلێک لە کەسێکی زاڵم مستەمکار بکان لێی ناگەڕێ یعنی لە دادگاکان یعنی بە حەق و بەو مافەڕەوای خۆی بگا. کەسی دادگاکان دەبێت شوێنی تحقیقی عدالت بن و محامیش یارمەتی دەری قازەکان بی بۆ تحقیقی عدالت و هێنانەدەی دادپەروەری. کەسی ئێستا یعنی لە بینی دوو کەوانە زۆر زار محاویەکان لە پێناوی یعنی پەیداکردنی پارە و پول و ئەوانە وەلۆی زۆرترین کەیسان هەبی ئامادەنە یعنی خێزانەکان لەبار یەک هەڵبۆشینەوە خێزانەکان تێک بدەن و هەروەها و مڵک و ماڵی خەڵکی بەهەدەر بڕوە و کەسی بکوژ و زاڵم مستەمکاریش بە حەقی ڕەوای خۆی یعنی بە سزای ڕەوای خۆی نەگا لەبەر هەندێ لە شریعەتی ئیسلام ئەو جۆرە محاماتە جائز نییە و ئەو پارە و پولەش بەو نوع محاماتی وەرەگیرێ ماڵێکی حرامە و ئەو کەسەش قەت ناگا بە یعنی ئاوات و ئامانجی خۆی چکە خوای پەروەردیگار قەت لەگەر ئەو کەسانە نییە کە دیفاع لە زاڵم و پشتی زاڵمان ئەگرن. ئەو کەسێک کە یاسا خوێنە یاسا ئەوێ بستەنە و بواری یاسا ناکرێت لە ئەو ڕۆی وەچی دوورێوی دەبی هەر ڕۆژانە بەردەوام پەرەبا لایەنی زانستی و لایەنی یاسایی خۆی بدا لە ئەوەی لە کاروانی یاساناسیدا نەبڕێت. طبعا وەکو ئەوەی ئەو پرسیارێک کە لەم نەکەی پارێزەرایەتی ئەم با پارێزەرایەتی لەوەی کە لە پێشینەکانی خۆمان لە پارێزەرە بەڕێزەکان فێر بووینە ئەوانەی کە ینی بەردەوام هانی پارێزەران دەدەن کە ئەو پارێزەرە نوێیانە کە دێنە بواری پارێزەرایەتی بریتیە لە هەڵگرتنی پەیامی ئەمانەت و ڕاستگۆیی.
هەر مرۆڤێک هەر پارێزەرێک ئەگەر پێیان ئەو پەیامەی وەچی خۆی هەر نەگری وەکو ڕاستگۆی و ئەمانەت هەر نەگری ناتوانانی بیتە پارێزەرێکی سەرکەوتو ئەمەش ئەو بنەمایە کە ئاینی پیرۆزی ئیسلام بەردەوام هانی مرۆڤایەتی داوە لەسەر ئەوەی کە بە ئەمانەت و بە سەدق لەگەر یەکدی بژین ینی مەزندەی من لە دیدی من ئەوەیە پارێزەر دەبی ئەمانەت هەڵگری ئەمانەت بێت چونکە ئەو کەسێک کە بریکارنامەی پێئەدا بریکارنامەی ئەوەی ئەدەتێت کە ئەمانەت ینی هەڵگری نهێنیەکانی ویە هەڵگری بە کەیسی ویە هەڵگری کێشەکانی ویە دەبی بە ئەمانەت بیانگەنیتە جێ و هەروەها ڕاستگۆشبی لەگەر کەیسەکە ناکرێت خۆ بشارێتەوە لەو ڕاستیانەی کە لەناو کەیسەکە هەیە بەرامبەر بەو کەسەی کە کاری بۆ دەکات پێوەستاوە دەستەبەری مافی پیرۆزی بەرگری لە خۆکردنە